هەندیری ڕۆژ هەندیرێکی زۆر توندە بەڵام حەز لە ناوچە کوێستانیەکان ناکات لەبەرەوەی کە سەرمای لێ داهات بۆ پاییز شەو سار دەبی ڕۆژیش گەرمە خاستە ئەگەر گەلاوێژ بزوت هەنجیرەکەش لەو کاتی پێ ئەگات جا تووشی شەقبوون ئەبێت لە ڕۆژا گەرمە و لە شەویشە ساردا بەس لێرە هەنجیرەکە باشە ڕواندز تەقریبەن گەرمە ئەوە هەنجیرەکەیە ناوەشی زۆر جوانە هەنجیرەکە ئەوە هەنجیرەکەیە بۆ کەشوهوای گەرم زۆر باشە بەڵام بۆ کەشوهوای سارد زۆر خراپە لەبەرەوەی سەرمالی ئێدا و ئەتەخێت بەڵام لە شوێنی گەرم وەکو هەولێر و بابرێم منتیقەی مەغمور ئەوانە منتیقەی دەشتێ ئەو هەنجیرە لۆ ئەوێ زۆر باشە فەرم و پەلکەشی چەند سەوز و جوان و بێنە خۆشیە مانای ئەوەیە هەنجیرەکە زۆر گونجاوە دەگەر کەشوهەوایەکە بەگشتی کەشوهەوای کوردستان زۆر لەبارە لەو هەنجیر جا بۆیە داوا لە خەڵک ئەەکەم چەندی ئەتوانن بە دار بچین هەموو دارێک زۆربەی دارەکان سەتانهۆتی دارەکانی لە دنیا هەیە و بابرێم لەسەر زەوی هەیە لە کوردستانە ئەتوانین بابرێن بیچینین و بڕوێنی سەتانهۆتی و دارەکانیشمان لای ئێمە بەرەکەشیان تامی تایبەتە تامی بەرەکەیان زۆر تایبەتە زۆر پڕچێژ و خۆشن وەکو داری ئەوروپینین لەبەرەوەی کورد ملەتێکی خاوینە ینی خیانەت دەگەر هیچ ناکات خیانەت دەگەر زراحەت ناکات دەگەر میوە ناکات ستا ئەو هەنجیرە لە ناو دەستمە قەبارەکەی احتمالە 5 سانتیم بی ئەگەر لە ئەوروپا بی بە دەرمان احتمالە ئەوەندە دەرمانی بدەنێ بیکەنە 10 سانتیم یعنی ئەوەندەی گەورە بکەن بەڵام ئێمە بە خاوینی ئیشەکانی خۆمانەکەین هەموو کات ئەتوانین هەنجیرەکانیش بخۆین و هیچ دەرمانێکی حەشەڕیشی لێ نادەین هەنجیرەکان زۆر بە باشی لێرە پەروەردە ئەکرێن سەیریان کە ناوەشیان چەند پڕوتڕە بێ ئەوەی هیچ دەرمانێک و هیچ سەمادێک بەکاربینی ئێستا ئەوە سنفێکیانە ئەو سنفە هەرزوو عنکەبوتی لێ ئەدا و گڕە و گەرما لێ ئەدا و لە ناوی ئەبات ئەو سنفیان زۆر باش نییە وە سنفێکی کەشمان هەیە ئەو سنفیان زۆر باش نییە ئەو سنفە پێویستی بە گۆڕانە و دارەکەی داری تەنشتشی سیرکەن چەند جوانە و بەرێکی چەند باششی هەیە واگەر بۆمان ئەوە بکەی ئەو لایە هاوڕێژان سیرکە لێرە هەنجیری دیکەی لە تەنشتە تاوەکو ئێستا خەلفی نوێ هەر دەرەکات و هەنجیریشی هەر لەسەرە خەلفی نوێ دەرەکات و هەنجیری لەسەرە بگرە جووتیشی هەنجیردا ئەگەر سیرکە جووتیشی هەنجیردا ئەوەمانە ئەوێ ئەو هەنجیرە دەگەر کەشوهوای کوردستانە زۆر لەبارە ئەو هەنجیرە سینیا و هەنجیریشمان هەیە سیرکەن لەگەڵ گوێز منافەسەی کردیا ئەگەر بۆ بینێ پێش ئەو هەنجیرانە زۆر باش نین کە زۆر بەرز ئەبن لەگەڵ گوێز یەک مستەوایە تقریبەن نزیکەی 7 مەتر بەرز بووە سیرکە نزیکە 7 مەتر بەرز بوو ئەوە هەنجیری منتیقە لای بادینانە منتیقە لای ئاکرە و ئەوانەیە زۆر بەرزەبی لای ئێمە لە شوێنی خۆی هەنجیرێکی زۆر باشە بەڵام لای ئێمە زۆر بەرزەبی جا ئەبێ ئیش لەسەر هەنجیرانە بکەین کە قەزەمن و نزیک حاردن و ڕووبەری زۆر کەم ئەگرن و ئینتاجی زۆر باشیان هەیە ئەو هەنجیریان هەنجیری حەمەدەلاوە بەڕای من تا ئێستا دیت بم دووەم هەنجیری باشە لە کوردستان هەنجیرێکی زۆر باشە یەکەمین هەنجیرەکە لە کوردستانێ بەرهەم هیندرایە و هەنجیرێکی زۆر باشە تەنها هەنجیری کەنەدیەکە دەپێش ئەو هەنجیرەی داگەنا ئەو هەنجیرە باشترین هەنجیرەکانیشی زۆر شازن هەموو هەنجیرەکانیشی کەپسن بەو شێوەی دەرچەکەی خۆشیان بە هەنجویندا ئەپۆشن هەنجیرەکانیان هەنجیری زۆر باشن ئەوە هەنجیرەکەی سیرکە بە چاوی خۆت هەنجیری زۆر پڕشی لەو خۆشە گەر سەیری بکەن بە شیلە دەرچەکەی خۆیدا ئەپۆشە شیلێکی بێشوماری لێ دێتە خوارەوە هەنجیرەکە هەنجیرێکی زۆر باشە ئەوەش ناوەی هەنجیرەکەیە هەنجیرەکە هەم دنچی کەمە هەم ناوەشی کەپس ئەبێت هەم دنچی کەمە و هەم ناوەشی کەپس ئەبێت ئەوە هەنجیرەکەیە ئەوە هەنجیری حەمەدەلاوە کە بەڕای من باشترین هەنجیرە لە کوردستانەیە کە تا ئێستا بەرهەم هیندرابیت هیچ هەنجیرەکانشی تێک ناچن سنفەکەشی سنفێکی زۆر باشە زۆر پڕبەریشە و زۆر هەنجیرێکی بەسوودە ڕووبەریش کەم ئەگرێت
ئەو هەنجیرەیان هەنجیری کوردی هەنجیری خۆماریە هەنجیرەکانیشی گەورن هەنجیرەکانیشی زۆر هەنجیری باشن بەڕای من ئەو هەنجیرە لە کوردستان تاقیب کرایتەوە لای ئێمە بەڕای من باشترین هەنجیرە و هەنجیرێکی دیکەشمان هەیە پێی ئەگوترێت هەنجیری کەنەدی ئەوی ئەو باشترین هەنجیرە ئەو هەنجیرەش لە دوو ئەو هەنجیری دووەم باشە ینی لە کوردستانە ئەوە دەرەزە ئێکە پێش بابنێن کە بەدیان لەسەرە باش ئایا بەسە جێکی منێدار بە ئایا بەسە جێکی مامیدە بینەوەم ببینەوە دەکات ئەو ترێ سۆرە سینیەمان هەیە ترێکی زۆر جوانە ترێی ناوچاڵی سینی پێئەرەین ترێکی زۆر بەبەرەکەتە زۆریش ئەمینێتەوە زۆر زوو پێگات و زۆریش ئەمینێتەوە پڕ بەرهەمە ئەوە لەسەر سیاجە کردیتمان لە 2009 هینایتمانە کوردستان پەرەمان پێدایە ئێستا خۆشبەختانە زۆرمان لی هەیە ترێکی باش خۆراگەر شیرنە زەنگەتە سوورە و زەردەواڵە و ئەوانە زۆر تەسیری لێ ناکەن هەنی ئەوەکەی زۆر توندە لە حایلەی کرکڕارگەکانە لە حایلەی پەسیرانەیەکانە ترێکی زۆر باشە ناوچاڵە سینیا ئەوە ئینتاجەکەیتی ئەوەشیان هەمان ترێی سینیە ئەو جۆرەیان ئەوەشیان ترێی سینیە ترێکی زۆر جوانە وە کارەبایە زۆر جوانە تامێکی زۆر خۆش و تایبەتی هەیە ئەو ترێیان بەس بۆڵەکەی گچکەیە ویشەکەی گچکەیە بەڵام ئەو سینیان جاری وا هەیە چیلۆی زیاتر ئەگریتەوە ینی چیلۆ تا چیلۆ ڕوبعێک چیلۆ نیوێک ویشی لە کنەمە لێ هاتی ینی بۆڵی هەر بۆڵی ئەوە سیاجی باغەکەمانە مێومان لەسەردایە لۆ ئەوەی سوودی لێ بینین هەم سوودی ئەوەی هەیە تو کەپرە مێوت لە کۆر بوویتەوە کەپری مێوەکەت لە کۆر بوویتەوە هەم سوودی لەوە گرنگتریشی هەیە دەبیتە فلتەری باغەکەت پشدێنی سەوزی پێگوترێت وەکو پوشتی مباڕدە لێ ئەدێت ینی هەوای فێنچی دەناودادێت گڕە و گەرماکەەوە باخچەکە ناکەوی مێویش بەقەوەتە بە زۆر جا بەگەرمە ناستێ خاستەن ئەو میوانەی گەڵایان سوورە پەلچیان سوورە ئەو میوانە زۆر مێوی باشن و فەرموها سەیری ئینتاجەکە بکەن دوو جار سوودی هەیە هەم بۆ فلتەری باغ سوودی هەیە هەم بۆ ئەوەش بۆ کەپرەکەش سوودی هەیە جا بۆیە داوا ئەەکەم زیاجەکانیشتان بکەن بە کەپر جادەکانیشتان بکەن بە کەپر سوود و ئیسفادەی زۆر باشی ئەوی ئێستا ئەوە فەرموها بۆڵەکانی تا چیلۆیەک چیلۆ نیوێک دێنەوە هەندێکیان چیلۆ دێنەوە زۆریش جوانە بە حکمەوەی هەر چا دەورەی خۆی هەوای وێ ئەکەوی گرە و گەرماش نایفەوتێنیت طبعاً ئەو ترێیان ترێکی ئەزنەبیە ترێکی زۆر باشە بێناوکە ناوچی ناوەی نییە ترێکی خۆراگریشە بە قووەتە لەسەر سیاد لە بن ئەوەمان چاندیە خزمەتشی نەکرا فەرمووی هیچ خزمەتێکی نەکرا نە دەرمانە خواردنێک شتێکی نەدرایتێ ترێکانیشی زۆر ترێ جوان و نایابن ترێکی زۆر باش و جوانە هەموو بۆڵەکانی لێک جوانترن سیرکەن 4 سانتیم تا 5 سانتیم ئەڕوە هەر دنکەی هەر دنچی تا 4 سانتیم ئێڕوە ویشەکەی تقریبا نزیکەی قیاسی خۆی لە چیلۆیەک ڕائەوەستی تا چیلۆ ڕوبحێک یعنی لە 750 غرام تا چیلۆ ڕوبحێک ویشەکانی ئەوە ئەبن گەورە ئەبن و دنکەشی گەورەیە ترێکی زۆر پڕ ئینتاج و باشە ترێکە ناوچی نییە و ترێکی کەشمان هەیە بەڕ زەبت لەو سنفەیە بەڵام ناوچی هەیە ترێکی کەشمان هەیە ئێستا لە تانسی دەگە بەو شێوە قسە بکەم ساڵێکیان دنچی هەیە ساڵێکیان دنچی نییە بەس زەبت بەو شێوەیە ساڵێکیان دنچی هەیە ساڵێکیان دنچی نییە ترێکەش زۆر ترێکی جوانە بەڵام ئەویان بێناوکە و ترێکی زۆر نایابە وەکو مەدالیە وایە شتێکی ئەوەندە جوانە خراپیش نابێ و خۆراگرە زۆر جار لە فرۆشتن بەو شێوەی لە ناو قاپی ئەەکەین بەو شێوەی ئەیفرۆشین ترێەکە تێک ناچی خراپ نابیت تەمەنی ترێەکە درێژتر بەو شێوەی ئەگەر لەبەر سیڤەربی تا 10 ڕۆژ ئەمینێتەوە ترێەکە بێ ئەوە هیچ مادەیەکی محافظی و لێ بدەی و پارێزگاری لێ بکات لەبەر سێبەریدانێت تا 10 ڕۆژ ئەمینێتەوە لە ناو بەڕات بیت تا نزیکەی مانگێکیش ئەمینێتەوە ترێەکە خەرا نابیت ئەو ترێیان ترێی سینیە ترێەکە سینیە ویشەکەی تا 300 غرام دێتەوە
ترێکە ترێکی خۆشە تامی شیر ئەدا بەڵام بۆڵەکەی گچکەیە ترێکە بەو شێوەیە پڕ و تڕە بێدنکە بەڵام تامەکەی زۆر خۆشە ترێکە ئەوە ترێکەیە ترێی سینی پێ بۆترێت تامی وەکو تامی شیر وایە شیری سارد و ئەوانە ئەنی ترێکی خۆشە بەڵام زۆر ئینتاجی نییە لەبەرەوەی وشەکەی زۆر گچکەیە داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان بە بازاڕکردنێک بازارێک دەواازەکان لە میوەهینان بۆ ناوی هەرێمی کوردستان قەتع بکەن لەبەرەوەی فەلەح زەرەری زۆر زۆری وێکەتێ بەڕاستی هەنی زاری وهەیە 4 کیلۆ ترێ بە 1000 دینار ئەفرۆشین 4 کیلۆ بە خودا هیچ مەسئولێک نایە 4 کیلۆ ترێ لێ بکاتۆگە بشی دێ بە 2000 ینی مخابن بەو شێوەیە هاوڵاتیەکانی هەرێمی کوردستان ئەچەوسیندرێنەوە ینی وەزیرێکی داراییمان هەیە بڕوایی تەبی بەس بوویتە بار بەسەر ملەتەکەەوە تەنها موچەخۆرێک بۆ حکوومەت زیاد بووە بە محاشێکی 4-5 ملیۆنی هیچی کەنا ئەگەرنا وەزیرەکەمان پێم وایە هیچ شتێکی نەکردی لە چاوەڕوانی ئێمەی فەلەح دابێت ئێمەی جوتیار دابێت جا بۆیە داواکارم حکوومەتی هەرێمی کوردستان بە بازاڕکردنێک بۆ فەلەح بدۆزیتەوە یان لە ڕێی سەماد و بابرێم ئامێرە کشت و کاڵەکان هاوکاری فەلەح بکە مخابن فەلەحی ئێمە ڕەنج بە خەسارە ئێستاگە من بۆ خۆش خۆم دروستم نەکرد بە باغەکەم بۆ فرۆشتن با بۆی دەرناینام بەڵام ئێستا بۆ خۆش خۆیتم درم لەگەڵ ژینگە و کەشت و هەوای گوند و ناوچەکەیان خۆشە بۆیە ئیشەکە ئەەکەمە گەنا ئەگەر بۆ کردن و فرۆشتنەوەم با بڕاتە دەمێک بوازم لە هینا بوو لەبەرەوەی هیچ سوودێکی نییە. داوا لە خەڵکی هەرێمی کوردستانەکە مێو بچینن لەبەرەوەی مێو هەم ترێکەی بە حازری ئەخورێت هەم بە مێوەش هەم بۆ دستان هەرجی هەم بۆ دۆشا و کۆمەڵێک سوودی دیکە بەکاردێ و داوا ئەەکەم خەڵک لە هەموو چیا و شاخ و دۆڵ و دەشتەکان ترێ بچینن ترێ و هەنجیر لە بۆ کەشوهەوای کوردستانە زۆر زۆر گونجاوە زۆر خاچی کوردستان خاکێکی بە پیت و بەرەکەتە جا بۆیە داواتان لێ یەکەم هەموو ڕز و باغ و سیاز و دەرگە و پەنجەرەکانیشتان بکەن بە ترێ لەبەرەوەی خاچی هەرێمی کوردستان بۆ ترێ زۆر لەبارە و حەز و خولیام ئەوەیە بەڕاستی کارگەیەکی شەربەت دابنێم یا کارگەیەکی دۆشاو دابنێم لە ڕواندزدا بۆ ئەوەی ترێی مەنتیقەی سۆران و دەوروبەر بکڕمەوە و بیکەم بە شەربەت یان بیکەم بە دۆشاو بۆ ئەوەی ترێکەمان خراپ نەبێت بۆ ئەوەی زایع نەبێت گەورەترین هیوایەتم ئەوەیە ڕۆڵێکی باشم هەبێت لە سەوزکردنی کوردستانە و کارگەیەکی دۆشاوی یان کارگەیەکی شەربەتی تایبەت بە خۆمان هەبێت لە هەرێمی کوردستان.